ئازاد ئالتون باواکی زندی دگەلمەدەێ ئازاد دوێ وەڕۆکشۆپێدا چاوە بەحسا ئالیکاریە ئەواران یانژی ڕێکخستن ناوێنەوە بە گەڕاوانە تێکردن. بله دلشاد یا راستی ایرو اوور چپال به دریا جبو خوندنا بلنده جبو خوندنا بلند یا ناف دولتی کو سپرشتوری سپارک دکه و هر وها دیول د یکتی اروپا جی تی فینانس کردن به تایبت جی ام دکان بیشن کو افسروجن اف خبات نهال بدری بردوام دکن شانده که کو 11 کسان پیک تیج کردستانی هاتنه لبه ورچوپین ها آماده نه زانکوین جبلی کردستانی جیل بدری هنه لبله وقت زانین کردستان حکومت کردستان ابدامه که درجه پشتگیری که گلی که مزند ده پروردهیه جبروی که جی بان خبات ناف دولتی جی نزیک و دشوپینه و هر وها ملد ده بان خباتان اف دو سالن کو زانکوی پولی تکنیک یا هولری خباتك داوود اسبيكرج بو چاوديري جي وزارت لورجي اماده دكتور محمد حسين جي نها ايرو دگل وي شاندي اماده دلشاد کو ام اگاهي برفراتر جي ورگرن سروكي دزگي سرپرشتي دنياي و جوريا وزارت خوندنا بلند يا كردستان دكتور بخيراتن ام دخوازن جوه بزانبن کاگلو اف برچوپا کل بدری بردوام دبه چه مبسته هون بدرینه او هون چه آرمانجی و چه هیبین و جوه بطیبتی پروسه هنه زۆر سپاس بۆ ئامادەبوونی کەناڵی کەی24 ئەم کاتەی ئێوە و بینەرانی ئەم کەناڵە باش تابن ئێمە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا بەشداریمان کردووە لەم کۆنفرانسە سێ ڕۆژەیە کە لایەن ڕێکخراوی سپارکی نێودەوڵەتی تایبەتە بە پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن هەروەها بۆڵۆنیا پرۆسس و لەسەر ئاستی عراق شاندێکی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی فدرال ئامادەیە لێرە لەگەڵ چەند زانکۆیەکە کە زانکۆی مووسڵە لەگەڵ زانکۆی تەکنەلۆژیای شیمالی و هەروەها لە چەند کە پسپۆرێکتر لە زانکۆی بەغدا ئامادەیە. ئەم مەبەستی سەرەکی لەم کۆنفرانسە ئەوەیە کە هەڵسەنگاندنێکیان کردووە بۆ چەند پرۆگرامێکی خوێندن ئەمان حتمما جەنابتان زانن ڕێکخراوی سپارکی نێودەوڵەتی زیاتر لە 25 ساڵە لەم بوارە کار دەکات و چەندین ساڵە پرۆژەی هەیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکانی حکوومەتی هەرێمی کوردستان زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کە ئێستا وەفدێکیان ئەوانش بە سەرۆکایەتی بەڕێز جەنابی سەرۆکی زانکۆ کاکتۆر کاوە شێروانی و وەفدی یاوەری لێرە ئامادەن مەبەست لێرە ئەوەیە کە جەنابتان زان لێستا ستاتیسچێتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە بە نێودەوڵەتیکردنی پرۆگرامەکانی خوێندن بە پێی پێویستی بازاری کارە و ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا و تەوەجێهی جەنابی وەزیری خوێندنی باڵا ئەوەیە کە بتوانین پشتگیری لەم جۆرە دەستپێشخەریانە بکەین بە تایبەتی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانی کە دێن هاوکاری زانکۆکانی ئێماکەن بۆی بتوان پرۆگرامەکانیان بەرە پێشەوە بەرن بۆڵۆنیا پرۆسس جەنابتان نەزانن کە ئەم سیستەمێکی نێودەوڵەتیە لە زیاتر لە 48 وڵاتی ئەوروپی و ناوروپی ئێستا جێبەجێکرێ و ئەم پرۆسەیە ساڵی 98 لە ئەوروپا جێبەجێ کراوە بۆی بتوانێت زیاتر مۆبیلیتی واتە ئاسانکاری لە گواستنەوەی قوتابیان و خوێندکاران لە نێوان زانکۆکاندا بتوانن ئەنجام بدرێ و ئێمەش وەکو وەزارەتی خوێندنی باڵا لە کابینەی پێشووترە دەستمان بە جێبەجێکردنی ئەم پرۆسەیە کرد لە دوو زانکۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پایلەت ستەتی ئەم پرۆژەیەمان وەرگرت یەکیان لە زانکۆی چەرمۆ یەکیان لە زانکۆی زاخۆ و خۆشبەختانە زانکۆکانی دیکەی هەرێمی کوردستان بەشدار بوونە لەم پرۆسەیە و ئێستا بۆڵۆنیا پرۆسس وەکو پێداویستێکی زانکۆکان چونکە مەبەست لێ ئەوەیە کە بتوانێت قوتابی خوێندکار کاتێک دەردەچێت لە زانکۆ بتوانێت بە پێی پسپۆرەکەی لە بازاری کارە کاری دەست بکەوێت. مامۆستا ئەم لەگەڵ ڕێبەرێن سپارکی ژینها ئاخبین بەریەوە ئەو ژی دەبێژن حکوومەت هەرێما کوردستانی gelek piştgiriye dida xebatên perwerdehiyê divî were de em jê gelekî dilşadin û dilrazîne wekî agahiyekê ez dixwazim ji wergirim hikûmet divî were de wê çiqasî karibe piştevaniyê bide van xebatan û da ku demekekin de ew xwendevanên Kurdistanê bikarbin li derveyê welêt xwendina xwe berdewam bikin. جەنابتان معلومە لاتان لەگەڵ پێکهێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا پلانی 4 ساڵەی خۆی دانا بۆی بتوانێت بە باشترین شێواز پلان و استراتیژەتی سیستەمی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان جێبەجێ بکات
و ئەم پلانش حتمما لە خزمەتی قوتابیان و خوێنکارانە وەکو جەنابتان نەزانن ئێستا بازاری کار تەحکومەکە بە پسپۆریەکان کە لە ناو زانکۆکانە هەیە و ئێمە ئەو قوتابی خوێنکارانی کە لە ناو زانکۆکانمان پێگەێنین بۆیە پیانەگەین کە بتوانن سبەینێک بە ئاسانی کاریان دەست بکەوێت یەکێ لەو سیستەمانەی کە ئێستا ینی باشترین سیستەمەکە ئێمە توانین لە زانکۆکانمانە بەدەستی بێن و جێبەجێ بکەن سیستەمی بۆڵۆنا پرۆسسە چکە لە هەرێمی کوردستان ئێستا سێ جۆر سیستەمی خوێندنمان هەیە لە زانکۆکان یەکێکیان سیستەمی ساڵانەیە یەکیان سیستەمی سمستەراتە و ئەمەی سیستەمەی بۆڵۆنا پرۆسسە ئەو قوتابی خوێنکارانەی کە لای ئێمە سبەینێک تەواو دەبن بۆی بتوان پەرە بە خوێندنی خۆیان بدەن کە دەچنە زانکۆکانی دەرەوە ئەگەر هاتوو لەگەڵ سیستمێکە نەبێ ئەو سیستمەکە لە ئەو زانکۆانە دەخوێنێت بۆی بتوان بە ئاسانی خوێندنەکانیان پەرە پێ بدەن زەحمەتە بتوانن بە سیستمێک کە لای ئێمە سیستەمی تەقلیدی بێ یا ساڵانە یا سمستەر بێ بۆیە وەزارەتی خوێندنی باڵا لە استراتیژیەتی خۆی بڕیاریدا کە بۆڵۆنیا پرۆسس جێبەجێ بکە بۆی ئاسانکاری زیاتر بۆ قوتابیان و خوێنکارانمان جێبەجێ بکەن دکتۆر ji bo van agên ku we raber kirine bi taybet em jî hêvî dikin ku feyda wê li xwendekarên Kurdistanê jî demeke nzdîk te bibe. Belê dilşat Doktor Mehmed Hüseyin mêvanê me bû niha di derbarê vê bi taybetî borçobê de em agadar kirin û her wiha hewlên herêma hikûmeta Kurdistanê û di heman demê de ji bo dahatiya wan bi taybetî xwendevanên bo zankoyên bilind lê welatên Yekîtiya Ewropayê û her wiha Amerîkayê jî divê orada em agadar kirin ev borçopê sibê jî berdam bike li Stenbolê û sibê piştî ku ew danistandin wekî fermî hatine pêkanîn wê borçop sibê bi dawî bê û her wiha şandeya ji 11 kesan ku pêk têj Kurdistanê hatine jî vegerine Kurdistanê. Azad Altun û çekhanê me ji Stenbolê de merhaba.